خی گەورە سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست. تاوان و کێشە کۆمەڵایەتیەکان لە هەرێمی کوردستان ڕووی لە زیادبوون کردووە. دوایین ڕووداویش سووتانی دایکێک و سێ منداڵ بوو لە قەزای چەمچەماڵ. بە میوانداریەرێک لە بەڕێزان دکتۆر کەریم شەریف قەرەچەتانی مامۆستای زانکۆ و سپۆری دەرونی، هەروەها دکتۆر شوان ئادەم ئەڤیەس سەرۆکی ڕێکخراوی چاودێری میدیای کوردی تا توێیەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. تا دێت کاردانەوەکانی چیرۆکە تراژیدیەکەی سووتان و گیان لە دەستدانی سێوە قادر و منداڵەکانی فراوانتر دەبێت. لە گرتبوونەیەکدا تۆڕی هاوبەشی ڕێکخراوەکان و چالاکوانانی مەدەنی سلێمانی ئیدانەی ئەو ڕووداوە دەکەن و داوا دەکەن ڕێکارە یاساییەکان لەسەر ئەو ڕووداوە ڕێژوێنی خۆی وەربگرێت. وەک هەمیشە بۆ ئەم کەیسە بۆ کەیسەکانی ترەوە بۆ هەمیشەی یەکەم کاربریتێر لە هۆشیارکردنەوەی خەڵک و هۆشیارکردنەوە و بە ئاگاهێنانەوە ئەو کێشانەی کە بەردەوام هەیە و خەڵکیش لەگەڵ ڕێزم ئەبێ بگەینە ئەو ئاستی کە بزانین چ کەناڵێک سیرەکەن. ئەو کەناڵی کە فیلمێکی بەداخەوە تورکیت بە ساڵان و بە 2 ساڵ بۆ دائەبەزێنەوەی زنجیرە درامات بۆ دائەبەزێنی هیچ باڵێن خاڵێکی پەروەردەی و ڕۆشنبیریتیانە بەجددی بێ خەڵک بە تایبەتی هەرزەکارانمان لەمە بە ئاگا بنەوە. مان هەبووە بەیانناممان هەبووە قسەمان هەبووە لەسەری ئەگەر خاڵی جددی قسەی لەسەر بکرێ وەزارەتی ڕۆشنبیری چاوێک بۆ کەناڵە دیارانە بخشێنێتەوە و بەڕاستی بێدایان بخا ئەو کەناڵانی کە بوونەتە هۆی تێکدانی شیرازی کۆمەڵگات. گیان لە دەستدانی سێوە پاشەفتەیەک تلانەوە بە ئازاری سووتانی جەستەی و لە دەستدانی سێجگەرگۆشەکەی ناخی هاوڵاتیانی هەژاندووە و فرمێسکی لە چاوی هەمووان ڕشت. چالاکوانانی مەدەنی دەڵێن بۆ ئەوەی کێشە کۆمەڵاتیەکان دەرەنجامی کارەساتباری لێ نەکەوێتەوە پێویستە چارەسەر بکرێن و لە ڕێگەی پرۆگرامی خوێندن و هۆشیاری کۆمەڵاتیەوە کۆمەڵگە زیاتر چاوکراوەتر بکرێت. پێویستە خێزان کاتێک کە هەستیان کرد لە ناو بنەماڵیانە لە حاڵتێکی ئەلەم جۆرە هەیە پێویستە پێشەوەی کارەساتەکە بقەومێت بەربەم حاڵتە بگیرێت. چونکێکم ڕاستە هەمومان مەسائیلی با بڵێن جیابوونە و تەلاق لامان هێڵی سوورە، بەڵام لە هەمان کاتاخوای گەورە کاتێککە تەلاقی داناوە ئەمە چارەسەرێکە. بەهۆی نەبوونی سانسۆر و فیلتەر لەسەر بەرنامە و درامە بیانیەکان و نەگونجانیان لەگەڵ کللتوری کۆمەڵگەی کوردەواری بەردەوام دەرەنجامی کێشە کۆمەڵاتیەکان کارەساتبارتر دەبێت. ئەو کەناڵانەش لە جێگەی بە خۆداچوونەوە و پاکتاوکردنی دراماکانیان فرمێسکی تیمساحی بۆ سێوە و قوربانیەکانی دیکە هەڵدەڕێژن. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بن، سوپاس بۆ ئامادەبوونتان. کاک دکتۆر کەریم ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین، ئەو تاوان و کێشە کۆمەڵاتیانی کە ئێستێمە لە کۆمەڵگەی کوردی دەیان بینین پێ دوایە مەترسیدارن یاخود لە هەر کۆمەڵگەیەک توند و تیژی هەیە. بۆ نمونە ئاماری یەکیتی مەسەلەن ئاماری بەڕێوەبەری توند تیژی ژنان هەیە، مەسەلەن 32 ژن مەسەلەن کوژراون، 45 پیا کوژراون. ئەم ئامارن ئاماری مەترسیدارن لە هەرێمی کوردستان؟ وڵی ئەگەر بەراودیکەی بە وڵاتانی پێشکەوتوو بە وڵاتانی تر تاوان لە هەموو شوێنەکە هەیە، بەڵام ڕێژەکەی بێگومان ئێمە لە هەرێمی کوردستان بە پێی ئامارەکان 5 ملیۆن 5 ملیۆن نیو ئەم هەموو تاوانە جیاوازیکی زۆر هەیە لەگەڵ وڵاتێکی با بڵێن وەکو سین چەند وا بەرەو چەند ملیارە چێ، لەگەڵ وڵاتێکی وەکو ئێران کە 70 ملیۆنە، لەگەڵ شوێنێکی وەکو با بڵێن دووەلی عەرەبی، یعنی ڕێژەکەی زیاد ئەجینا تاوان لەوەتی مرۆڤایەتی هەیە. جەناب بزانین تاوان هەیە و یەکەم تاوانباریش قابیل بوو کە هابیلی برای خۆی کوژ. ینی تاوان لە ناخی هەموو تاکێکا هەیە. لەبەر چی؟ لەبەرەوەی سروشتی مرۆڤایەتی کە ئینسانیەتە دنیاوە نە فریشتەیە و نە شەیتانە، بەڵکو تۆوی خێر و شەڕ لە ناخیا هەیە و دیانەتەکانیش و تیۆرەکانی دەروونزانیش هەر ئاماژە بۆ واکەن. بەڵام چ کاتێک تاوان زیاد دەبێت، کاتێک کە تۆ لە ناو خێزان، لە دەرەوەی خێزان، لە ناو کۆمەڵگایە سیستمێکی نەعادل هەبێ، پێداویستیەکانی تاک تێر نەکرا، زڵم و ستەم هەبێ، جیاوازی هەبێ، ڕۆژ بە ڕۆژ ئەم ژینگەیە ئەبێتە هۆی گەشەکردنی تۆوی شەڕەکە لە ناخئینسانە.
لەوانەیە لە چەندەها قۆناغی ژیان هەبوو بێ کە ئیستقرار هەبوو کە کێشەی ئابووری نەبوو کێشەی سیاسی نەبووە لەناو هەرێمی کوردستانە ڕۆبعێکی ئەمەی ئێستا تاوان نییە بەڵام بۆ ئێستا ڕۆژ بە ڕۆژ بەرەو زیادبوو نەچێت لەبەرەوەی یەکەم کێشە سیاسیەکان ڕۆژ بە ڕۆژ بەرەو ئاڵۆ زیێڕە ئەمە بتێنێتێ ڕەنگە پەیوەندی بە کێشی کۆمەڵاتی چ پەیوەندی بە کێشی سیاسی و ڕەنگە خەڵک هەر هەمووی ڕەبتە بەیەکەوە ئێستا بڕۆ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەوەندەی حیزبەکان سوکایەتی بە یەکتریەکەن ئەوەی لایەنگیری حیزبەکان سوکایەتی بە یەکتریەکەن لە انتخاباتەکاندا لە ناو ماڵە ژن و پیا و هەیە کێشیان دروست بووە لەبەر هەستا یەکە و سەر بە حیزبەکە بەداخەوە ئێمە لە وڵاتی وێمە حیزبایەتی زۆر بە سەقەت کراوە ئەجینا بازن و مێردێ شتێکی طبیعی خۆیانە لە ناو ماڵە خێزانن خۆشەویستیەکن هاوسەریەکن بەڵام لە دەروی ماڵ هەر یەکەو لە مەقڕی حیزبەکەی خۆی سیاسەتەکە بەڵام ئێمە سیاستمان هێناوەتە ناو ماڵەوە ناوش پۆلی قوتابخانە خوێندنگاکانمانەوە لە ناو دایرەکانمانەوە بێگومان پەیوەندێکی زۆر بەهێزێ لە بینی کێشە کۆمەڵایەتیەکان و ظروفی بارودۆخی سیاسیە اینجا کێشەی ئابووری بتەوێنەتەوێ ژمارەیەکی زۆر هەزاران گەنجمان هەیە ئەوە چەند ساڵە تەخەڕوجیان کردووە بێ ئیشدانیشتون ئەمە لەلایەکەوە تووشی خەمۆشیانەکە لەلایەکەوە هەز بە کەمیەکەن لەلایەکەوە ڕقوکینە لە ناخ و دڵون دروستە بێ کە خۆیان مقارڕ ناکەن بە کەسانێکی تر هەیە نیوەی ئەوان توانایە نییە بەڵام لەبەروی لە دەسەڵاتەوە نزیکن لە حیزبێکەوە نزیکن لە شخصێکی سەرمایه‌دار نزیکن ئەبینی پلەپایی دراوەتی و ئەمیش خۆی خواتەوە لە ماڵەوە بۆیە ڕێژەیەکیشیان بەرەو ئیدمان ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکانە چن مجموعەیەکیان وڵات بەجێ کێشەی خێزانی دروستە بێ ژن و مێرد ئەفو چەندەها جار ئێستا حاڵت بۆ بڕۆ بۆ کەیسەکان لە دادگا ئێمە کە پرسیارمانەکەن زۆر هەیە لەسەر کێشەی ئابووری ناتوانن پێداویستەکانی ماڵ دابینکەن ژنە بۆڵە بۆڵی پێم وڵە ینی جاری وا هەیە پیا خۆی کوشتۆ ژن خۆی کوشتۆ لەبەر کێشەی ئابووری یا خەڵکی کوشتووە اینجا سەر ڕایەوە کێشە کۆمەڵایەتیەکان هەتا ئێستاش دوژمنایەتی و عەشایری و پشت بە یاسا زۆر بەدەگمن کێشەکان لە دادگا یەکلاییەکەنەوە هەمووی مەسەلەی عەشایری یانە یەکلاییکەنەوە کێشەی ئابووری ئەو بێژگە لە قەیرانی ئابووری بێژگە لەمە ئەبینی زۆر کەس کوژراوە لەسەر پارچەیەک زەوی لەبەرەوەی لە هەتاوەکو ئێستا حکوومەتی هەرێم نەیتوانیوم کێشانە چارەسەر کا و مەسەلەی تاپۆ و یەکلاکردنەوەی مڵکداری یەکلایی بکاتەوە هەموو ئەم کێشان کێشە دەرونیەکان لە پێشەوە هەموویانن لەبەرەوەی ئێمە زۆر جار باسمان کردووە مرۆڤی کورد بە درێژایی مێژوو چەوسێنراوەتەوە زۆڵ مستەمی لێکراوە هەتا هاتووە هەتاوەکو ئەمڕۆ هەر لە شەڕ و کوشتارە ژیاوە هەر لە ململانەیە مرۆڤە چۆن دەرون دروستە بێ بۆیە بە بچووکترین شن هەڵەت چێ ئینفعالەکە بڕیاری خێرا ئەیە خەڵکە کوژێ خۆیە کوژێ ئەمە هەمووی هۆکارەکان بوونەتە هۆی ئەوە ئەمەندە ئاڵۆز بوون ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی تاوان و سەرڕۆیی و لادان و لێکترازانی خێزان بەرەو زیاتر بڕوە بەداخەوە نە وەزارەتی پەیوەندیدارەکان نەحکوومەت نەیانتوانیوە لەگەڵ حیزبەکانە پلانێکدا بنێن بۆ گەڕاندنەوەی کەرامەت بۆ ئینسانی کورد بۆ ئەمن و ئاسایش لە ناو خێزان و لە ناو کۆمەلگایە بۆی ئینسان هەست بە دادوەری بکە خەتەرترین شت لە درونی هەموو کەسێکە هەست بە غوبنە زوڵم هەستکەی زوڵمە لێکراو نەحەقی و بەنامبەرکراوە بۆیە بە هەموو شێوەیەک تۆڵە لە خۆی لە کەسانی تر بکاتەوە سپاس دەکەم کاتتداکەڕێم و لا بەرز کاک دکتۆر شوان جناویشت بەخێربی بەڕستان ڕێکخراوێکتان هەیە کە چاودێری میدیای کوردی دەکەن ئایا میدیای کوردی ڕەچاوی بەرپرسیارەتی کۆمەڵاتی دەکات یاخود ئایا میدیای کوردی ڕۆڵی هەیە لە بەرهەمهێنانی تونوتیژی و تاوانە کۆمەڵاتیەکان بەدڵنیەوە لە هەرێمی کوردستانە هەم میدیا هەم سیاست دوو ئۆنسوری ئەساسین لە بەرهەمهێنانی توندوتیژی بە هەموو جۆرەکانی و توندوتیژی هەم فیزیکی هەم توندوتیژی دەرونی هەروەکو دکتۆر باسی کرد ئێمە زۆربەی کەناڵەکانە بینی لە بەیانیانە میوانداریمانەکەن بەهۆی قسە بکەین لەسەرەوەی کە چۆن توندوتیژی لە ناوبەرین چۆن هۆکارەکانی تۆڕێوی و شەڕەنگێزی لە نێو کۆمەڵگا و لە نێو تاکەکاندا لە ناوبەرین بەڵام لە ئێوارانە عینی کەناڵ سلسلەیەکی دۆبلەشکراوت بۆ ئەکاتە سەر شاشەکە کە هەموو جۆرێکی توندوتیژی تیا ئینتاجەکرێەوە بڵاوەکرێتەوە و ئەمەش بووەتە وەسیلەیەک بۆ ئەوەی بینەریە تاکەکان بەهۆی نەبوونی هوشاریەکی یاسایی و نەبوونی هوشارێکی دەرونی و نەبوونی هوشارێکی کۆمەڵایەتی زۆر جار بەدێر ئەم درامانەوە دانیشن و بەشێک لەو کۆمنتانی هەیە و بەشێک لەو حیوارانی کە هەیە ئەبێتە حیواری بەردەوامی نێو تاکەکانی کۆمەلگا و بەتایبەت ئەوانەی هەرزەکارانن یاخود ئەوانەی لە تەمەنێکی کەمتران و بەشێکی زۆریشان هەوڵی دووبارەکردنەوە ئەیان هەوڵی لاساییکردنەوە ئەیان ئەوەی کە لە دراماکانە ئەبینرێ ئەمان لە ژیانی واقعی خۆیانە دووبارێکەنەوە بەبارێکی ترە ئێمە ناتوانین حکمێکی مطلق بین لەسەرەوەی کە میدیای کوردی ئایا بە شێوەیەکی 100%
باعیسی ئەوەیە کە ئەم ڕووداوە کۆمەڵایەتیانە گەورە بن یا گەشە بکەن بە هەردوو بارەکەیە هەیە هەم هۆکار بۆ ئەوەی کە ئەم ڕووداوە کۆمەڵایەتیانە تەشە نەبسەنن ئەویش لە ڕێگەی ئەوەی کە بەشێکیان لە نەزانیەوە بووە ینی هەندە درامەت بۆیانێ هەندە بەرنامجت بووەکە بۆن منە هەندە کەناڵی تەلەڤیزیۆنی هەیە بەرنامجت بووەکە لەسەر تاوانەکان یا کەیسەکانی دادگات بۆ هەڵەیاتەوە لەم کەیسی دادگایانە بۆن منە شتێکەیە کە پێڵن کەشفی ئەدلە کەشفی ئەدلە ئیشی پۆلیسە ینی دووبارەکردنەوەی چۆنێتی ئەنجامدانی تاوانەکە بەڵام ئێت لە بەرنامجێکی تەلەڤیزیۆنیە چۆنەتی ڕوودانی تاوانەکە هەمووی دووبارە ئاکاتەوە کامەژ وا لە بینەرەکە یا وا لە کەسێکەکە کە چۆنێتی ئەنجامدانی تاوانەکە فێر بێەوە دووبارەی بکاتەوە لە ژانی ڕۆژاندا واتە ئەتوانین بڵێن نەبوونی هۆشیاری هەم یاسایی هەم نەبوونی هۆشیاری پیشەیی لای کەناڵەکانی ڕاگەیاندن وای کردووە کە زۆر جار ئەوشتانی کە پەخشیەکەن کە بڵاوێکەنەوە کە ئیشی لەسەرەکەن لە نزانیەوە بێ و بەشێکی تریشان ڕەنگە بە تایبەت ئەمەیان لەسەر وەختی ململانەکانە لەسەر وەختی هەڵمەتەکانی بانگەشەی هەڵبژاردنە بە دەزان قەس بێ بە شێوەیەکی مبەرمەج بێ ئیش لەسەر بڵاوکردنەوەی تند و تیژی بکەن یاخود ئیش لەسەر جوڵاندنی ئەو بابەتانە بکەن کە بابەتی ناکۆکی ئامێزی نێوان لایەنگران و هەوادارانی گروپە کۆمەڵایەتەکان یا گروپە سیاسەکان. بەس ئەوە لە کاری میدیای و لە ئیتیکی میدیایی جێگەی دەبێتەوە کە میدیا مەسەلەن ڕۆڵی هەبێت لەوەی کە مەسەلەن بەیاخ بەو بابەتان بدە کە توندوتیژی لە کۆمەڵگا بەرهەم دێنن نەئارامی بڵاو دەکەنەوە؟ بەتەکیید ڕێسەپیشەیەەکانی ڕۆژنامەگەری ئیش لەسەرەوە کە کەناڵەکانی ڕاگەیاندن یا دامەزراوەکانی ڕاگەیاندن و ڕۆژنامە نووسان پابند بن بەوەی کە ئاشتی کۆمەڵایەتی بپارێزن نەک ئەوەی کە ببنە باعیسی ئەوەی کە ئاشتی کۆمەڵایەتی تێک بن بەداخەوە بە بەشێکی زۆری کەناڵەکان ئیش لەسەر وروژاندنی ئەو بابەتانەکەن کە بابەتی مشتومڕ ئامێزن بابەتێکن کە سەرداوی کۆمەڵایەتیان هەیە و ڕگوڕی شاڵی کۆمەڵایەتیان هەیە کە وایان کردووە کە لە نێوان توێژەکاندا بۆ نمونە ململانێ دروست بێ وە کێشە دروست بێ ئەگەر هەر بە نموزەج ڕووداوی سووتاندنی ئەم خاتونەی کە لە چەمچەماڵ بوو لەگەڵ مناڵەکانیدا هێشتا بۆ نمونە دادگایەک لایک نەکردوێتەوە بەڵام ئێستا تەوەجوهێک لە ناوی علامی کوردیا دروست بووە بۆ ئیتیجاها ڕواکە هاوسەرەکەی وەکوڵە تاوانباری سەرێکیەوە ئەم تەداخولکردنەی میدیا لەم کەیسانەیە لە ڕێگەی راپۆرتەوە لە ڕێگەی هەواڵی بەردەوام بەوەی کە تاگلایانانە ڕووماڵی ڕووداوەکە ئاکاو ڕەنگە بە جۆرە لە جۆرەکان کار بکاتە سەر کەیسەکانی دادگاوە ڕێڕێوی بەڕێوەچوونی دادگا و حکمێک دەرچێت کە حکمێکی عادلانە نەبێت ئەگەر دقەتی زۆربەی ئەو راپۆرتانە بێ کە ئێستا لە میدیای کوردیەوە بڵاو ئەکرێتەوە تەنها وەکوڵێ ئەو جانبە وەرەگرێت کە ژنێک و سێ مناڵ بوونەتە قوربانی هەوەس و غەریزەی هاوسەرەکەی کە لە کاتێکە هیچ بەڵگەیەک نییە هیچ وەکوڵێ دانیشتێکی دادگا بەڕێوە نەچووە بەڵێ ئەمە دقێکی یاساییمان هەیە کە لە ڕێساپیشەیەکانیش تاکیدی لەسەرەکرێتەوە کاڵێ المتهم بەریئون حتا یثبت جریمەتی ینی تۆمەتبار بێت تاوانە تاو کاتی تاوانەکەی بەسەردا ساگە بێتەوە کە تاوانیش بەسەردا ساکە بێتەوە ئێمە کۆمەڵە مەراحیلمان هەیە لە دادگایە تا ئەکاتە دادگای تێهەڵچوونەوە بە دادگای تێهەڵچوونەوە کۆڵە قەراری کۆتایی کە یەکلایی کردەوەم کەسە تاوانبارە ئەو کاتە تۆتوانی تاوانباربوونی کەسێک بسەلمێنی وەکو تاوانباری پیشانی بێ بەس ئێمە ئەگەر دقەتی ئەم کەیسە بین لەوەتەی ئەم ڕووداوە ڕوویەوە ینی بەردەوام هاوسەری ئەم خاتونە وەکو تاوانبارێک پیشانە درێ لە کاتێکە باوکی هاوسەرەکەی ئێتە سەر شاشە بە گریانەوە باسیەوەکە کاڵە کۆم بەدەستی کۆم کوڕەکەی کۆم بردوومە بۆ سژن و تەسلیمی پۆلیسم کردووە ئەوەی کە خەڵگەی لێ وانە ئەسڵی نیە ئێستا خەریکە کێشەی کۆمەڵاتی بۆ ئیش دروستەکەن و بە چاوێکی وەکۆڵێ نەگەتیفەوە سەیریەکەنەوە وەکو خێزانێکی بێزراوی کۆمەلگاکە تەماشایەکە کامانە بەشێکیان بەڕاستی ڕاگەیاندن وای لێ کردووە ینی ڕاگەیاندن ئەبێ ئەهوەنتر ئیش لەسەر کەیسەکان بکەوە تاگلایانانش ئیشی لەسەر نەکە بەڵکو هەردوو جانبی ڕووداوەکە هەردوو لایەنەکە وەربگرێت. بەڵێ سوپاس دەکەم کاکتۆر سەبارەت بە خێزان ینی خێزان چ ڕۆڵێکی هەیە ئایا خێزان خودیشی خۆی پەروەردەی خێزانی ڕۆڵی هەیە لە مەسەلەی ئەو توندوتیژەیەکی ئێستا هەیە پەروەردەی خێزانی؟ بێگومان خێزان یەکێکە لە دام و دەستگاکان جەناب دەزانی ئێمە کۆمەڵی دام و دەستگای پێگەاندنی کۆمەڵایەتیمان هەیە خێزان یەکێکە ئێستا لە سەقسەکانی کاکتۆر کە پێشەوەی هیچ شتێک ببێ
من لەوانەیە دە وتارم خوێنێتەوە لەم دووسێ ڕۆژەیە کە هەر بە ئاشکرا ئەڵێن باوک سالاری و پیا و بۆ غەریزەی جنسی و یعنی یەکلای کردوێتەوە لای خۆیەکەم پیاوە تاوانبارە لە کاتێکە هێشتا هیچ شتێک نەبووە و جاری واشەیە لە وڵاتانی پێشکەوتو نەک لە وڵاتی ئێمە کە ئەنواع تەداخلات هەیە لە ئیشی دادگاکانەوە بە احترافی خۆیان لە شوێنێکی وەکو ئەمریکا لە بەریتانیا هیوایە 40 ساڵ حکومراوە دوای حکوومەکەی ینی لە زیندان ئەهێنە دەرەوە ئەڵێ بەغەڵەت حکوم دراوی لەبەرەوەی جاری وایە تاوان ئەوە ئەدی لەو شدە کەسێکی بەری بۆ کابە بە تاوانبار و حتا لە مەبدەئی دادگاشە و کاکتۆر وتیەوە هیچ تاوان بارکراوێک هێشتا ناتوانیش بێ هەتا یەکلا ئەبێتەوانێ بەڵکو لە هەمان کاتی شاڵەگەر تۆ حاکمێکی عادلبی یەکێکا و چاوێکی دەرهاتوە حکومەیە بڵێ متەئسیر عاطفیان بڵێ بڕۆ دوڵتۆ سەگ بابم بۆ بێنە زانم چێوای لێکرەوە ئەوی تر بانکە چێڵ هەردوو چاوی دەرنەهاتوە لێرەیە ئێمە کێشەکانمان ئەوەیە ئێمە لەم ماوەکەمەیە ئەوەی تەقیکردن لە کاکتۆر کەمال لەگەڵ ئەم خاتونە بڕواو هەبێ من هەندێک کەناڵم بینیوە طبعا ئەوەی کە ئاکری ئێستا بێ بەپی حتا یاسای ڕۆژنامەگەری محاکەمە بکرێ چیش لە بەندەکانی یاسا ڕۆژنامەگەری ئەڵێ نابێ بە هیچ شێوێ نهێنی نەخۆش بڵاوکەیتەوە من کەناڵم بینیوە پەیامنێرەکەی چۆتە ماڵی ئەم با بڵێن کەسێک کە تەقەی لە کاکتۆر کەمال کردووە هەرچی مەلەفات تێدەریێن یەک جێگەی خوێنێتەوە ئەم عملیاتی بۆ کراوە ئەمەی بۆ کراوە فڵان دکتۆر کردوێتی ئەمە کردوێتی ئەوە کردوێتی بە دوایە ڕوا بۆ نەخۆشخانەی هیوا لەوێ چی کردووە ئەمە چه یاسایەک ڕێی بە تۆیە ئەمە بکەیت ئەمە مەمنوعە نهێنی ئەم حتا هینی یاسای نێودەوڵەتیش بۆ پاراستنی مافی نەخۆش ئەڵێن دوای مردنیش نابێ بڵای بکەیتەوە چونکە ئەمە نهێنی تایبەتە بەمە ئایا ئەم برا بەڕێزە ئەم کەناڵە چوون ئەم بەڕێزە چاوپێکەوتن لەگەڵ ئەمەیە بکەن کە تەقی لە کاکتۆر کەمال کردو کە ئێستا لە بەندیخانەیە کە ڕێی پێنایەن تا ڕێی با بڵێن ئەو مافەی باتێ بڵێ بڕۆ بڵاوی کەرەوە کە بە هیچ شێوەیەکیشەوە نابێت های ئەم پیاوەیان بردو ئەم نەخۆشی هەبوو ئەم دەردەی هەبوو ئەوەی هەبوو ئەوەی هەبوو ئەمەیان بۆ کردو ئەمەیان بۆ کردو ناوی دکتۆرەکانی تر کۆمەڵی دکتۆرە خوێنێتە ناویان بە چه حەقێک تۆ مافی ئەم دکتۆرانە بۆیان هەیە ئێستا شکات لەم پەیامنێرە و شکات لەو کەناڵە بکەن اینجا خێزانەکەشی هەر بەشێک بووە لەوانە ئەم ئافرەتە ناتوانێت بەبێ ڕەزامەندی هاوسەرەکەی بچێم شتانە بخاتە بەر بەڵا نایزانێت لە نەزانی و ئیتیفاقیدا بەس ئەم کەسە ئەگەر خۆی بە ڕۆژنامە نووسم بە ڕێزانە ئەزان و لە ڕۆژنامەگەریە ئیشەکان باشە یاساکەی خۆیان بخوێنەوە کە یاساکەیکی لە بەندەکان ئەڵێ نابێن هێنەکان بۆ چه حەقێک تۆ بۆ هەیە کەواتە ئەمانە حتا ئەمەی دادگای ئەمەی ئەم خاتونە جاری ئمە ناتوانین بڵێن تاوانێکی کۆمەڵایەتی نازانین چێڵێ قەزا و قەدەر نییە چێڵێ کارەبا شۆتی نەگرێت چێڵێ نەزم ئێمە شتەکان ڕاستە هەبێ بەڵام ناتوانی حکم بێ هەتا یەکلان نەبێتەوە بێگومان خێزان هیچێکە لەوانە بەڵام قوربان ئێستا باوکی ئەم بەڕێزە با بڵێن کە تاوانبار کراوە و لەوانەیە وابی لەوانێ واژ نەبێ ئەمەی ژنەکەی و ئەم سێ مناڵە خۆی گیریە فرمێسکی ئەڵێ من خۆم بەدەستی خۆم کاکتۆرتی بردوومە ئێمە بۆ دوژمناتیمان بۆ دروستەکەین ئەوە کچی من بووە نەک بووکم بووە وام خۆشویستەوە فعلەن سێ مناڵیشە جەرجیەتی ینی خۆی مناڵ خۆشەویستە بەس مناڵی مناڵ لەو خۆشەویستە ئێمە زانی مناڵی مناڵمان هەیە زانین چەند خۆشەویستە لە مناڵەکەمان خۆشترەوێ یعنی ئەم باوکە قابلە پێی خۆش ئەگەر کوڕەکەشی وابێ ئەگەر کوڕەکەشی دەرچوو تاوانبارە باوک مەسئول نییە دایک مەسئول نییە کەس ناچێتە قبری کەسەوە سەدان دایک و باوکی باشێ مناڵ ڕاگەیاندن تێکیە برادەری خراپ تێکیە حیزبێک تێکیە تیرۆریستێک تێکیە شوێنێکی خواپەرستی تێکیە دایک و باوک چی بکەن بڵێ ئێمە ڕاستە ڕۆژ بە ڕۆژ ئەگەر بچی بۆ دادگا ڕێژەی تەلاق ڕۆژ بە ڕۆژ بەرەو زیادبوونە ڕۆ ڕاستە هۆکارەکانی ئابووریە دەرونیەن کۆمەڵایەتیە سیاسی هەموو ئەمانە بووە کاتێکیش کە خێزانی لێکترازاوە بێ بۆ شای یەک لە ناو خێزانە دروستە بێ ئەم مناڵە لەلایەنی دەرونی و عاتفی و تێر نابێ بێگومان لە دەروی خێزان برادری خراپی و زۆر لایەنی تر هەیە ئەم بۆشایی بۆ پڕەکەنەوانە بەڵێ ئێستاش بە حکمیەوەی ئێمە من هەفتەی 2 ڕۆژ دانیشین خەڵکی وەلامان زۆر خێزان هەیە کێشەی گەوری لەگەڵ هاوسەرەکەی هەیە بۆ ئەم تۆڕە کۆمەڵایەتیانەوە بەوەی فەیسبووکەوە ئەم چاتەوە نازام چیەوە قەریکە تووشی لێکترازان خراپ بەکارهێنانی مۆبایل خراپ بەکارهێنانی کەرەستەکانی تر ڕاگەاند هەمووی وای لێکردو بڵێ شیرازەی خێزانی کورد و دە و دەبرە و لێکترازانەڕۆ زۆر خێزان هەیە ئێستا وەکو دایک و باوک بەرپرسیارەتی پەروەردەکردنی مناڵەکەیان نەگرتووە ئەستۆ یا خەریکی کاسبی و پیاکردنی لوقمەنانێکن بەیانی و ئێواری ئیشەکەن یەتەوە ماندوو یا فریان ناکەوێت یا خەریکی فەیسبووکەکەی خۆیەتی و خەریکی دیترە یا چۆتە دەرەوانێ بۆ یاریکردن لە چاخانەیە لە شوێنێک مناڵەکەشی ئێستا دایک و باوکی فەیسبووکە ئەنتەرنێتە خۆشمان نەزانین تاچی کوردی ئەمەندە هۆشیاری نییە لەلایەن دەرونیەوە لەلایەنی ڕۆشنبیریەوە کە بتوانێت لەم تۆڕە کۆمەڵایەتیانە و لەم
تەکنەلۆژیا شتێکی باش وەرگێ و لایەنە خراپەکەی وەرنەگرێ لە هەمان کاتیشە ڕاگەیاندنەکانیش ئەو پاشەگردانیە هەیە کە تێیکەوتوین ئێستا ئەڵێ هیچیان نییە باسی بکەن ئەگەر ڕاگەاندنەکان ڕاگەاندن بێ ئەم کەیسە وەکو ئەخبار هەواڵ بڵاوەکەینەوە بەڵام وەرە ئەم چیەکەم چەندەها کەسانی دەروون ناز کۆمەڵ ناز یاسا ناز ڕاگەیان کار هەمووی کۆکەینەوە وەرە کاکە بۆ تاوان زۆر وەرە لێکۆڵینەوە بکەین باش ئەو هەموو سمینەر بە ئێمەکەن ئەو هەموو بەحسی توێژینەوە ناکەین بۆ ناچێ بە دوایە بچێ بڵێ وەزارەتی پەروەردە وەزارەتی کاروباری کۆمەڵاتی وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی جێبەجێ ناکەین لە جیاتی دوای شتێکیواکە بڕۆ دوای ئەوە بکە هەزاران تاوانبار هەن هینی ئەنفال و چی و ئەوەتە لە دەرەوە ئەسوڕێنەوانێ بۆ ناچێ پەلی ئەوانە بگرێت بۆ ناچێ ئەولیاتی ئەوانە هەڵباتەوە ڕیسوایان کە ببن بە پند بۆی خەڵکی تر لاسانەکە بۆ نەخۆشێک دوایەکەوی هۆکاری دەرونی کۆمەڵاتی شتێکێ سخواسەری لێت تێگا و تووشی نەخۆشیە بووە هەست بە ئەواکە بمرێ عقلی گرتوێتی لەوانەیە لە ڕاگەاندنێک شو تەرجێکرا لەوان دکتۆرێکی نەزانی شەرجعی بێ بڕاو بێ بڕۆ ئەو راپۆرتانە کە بڵاو کراونەتەوە خەڵک کۆمنت دەنووسێ کۆمنتی وا نووسێ زۆر ترسناکە بیخوێنیتەوە دیان کۆمێتە من خوێنێتەوە ئەڵێم دکتۆرانە لەوە خراپتیان بەسەر بێنن بیان کوژن ئەمانە جەزارن ئەمانە قەسابن ئەمانە ئێ باشە خەڵگەما خوێنێتەوە وردە و دەبە چاوی سوکسی دکتۆرەکە ئێ باشە کاکەگەل لە ناو دکتۆرە لە سەتا دەی خراپ بێ وای دابنێ لە ناو مامۆسای ئاینیشە لە ناو مامۆسای جامیعایە لە ناو سیاسەتمەدارە هەیە تۆ بووم و دکتۆرەکانی تر ئێمە هەزاران دەرد و نەخۆشیمان دکتۆر ڕزگاری کردوین لە شەڕی داعشە لە شەڕی ناو خۆیان لە سەدان دکتۆری وایە ئەی بۆ باسی یەک دوو دکتۆرەکەی کە لەوانەیە وابێ بەڵام بۆ باسی سەدان دکتۆری تر ناکەی لە پێش هەمیان کاک دکتۆر جەمال خواعافیکە جەمال ئەحمەد ڕەشید کە قوربانیاوە لە ڕاپەڕینا و لە شەڕ و کارەساتە دانیشتوە ئەی ئەمانە سەرپزیشک نین بۆ ئەم خەڵکەوالیەکەی هاریانەکەی لە چکە زۆر کەسەیە بڕواو هەبێ لە ڕێگەی ئەمانەوە توانی بیان کەی بە تاوانبار چونکە غەریزەی جنسیان نەوروژێنی غەریزەی عودوانیان نەوروژێنی یعنی کاتی خۆی کاکتۆر لەوانەیە باشتر لە مزانێ خەمەکانی ڤرتسیان هینی گۆتەی ئەڵمانیان بڵاو کردەوە بڕوا بێ دوای بڵاوکردنەوەی ئەم چیرۆکانە یەک شەپۆلی خۆکوشن لە ئەوروپا سەری هەڵا یەکسەر منعیان کرد بۆ لەبەرەوەی لە پاڵەوانەکە لە ئەخیرا خۆی کوژە خەڵکێکی زۆر تەقەموسی ماکە ئاخر شتمە گەریت مەجانم بیتە ئەوەی کە ژن و پیا و لوبنانەکەی لە هەولێر کوشت سووتانی کوشتین و دوای سووتانی و ئەم جەریمە کە تحقیقی پۆلیس لەگەڵاکە ئەڵێ لە چۆ فێربووی چۆن کوشت ئەڵێ سیلاحەکەم قسە نازەم ژێر گوڵە و ژێر کێکە و نازانێت وتی ئەمە لە چۆر فەرمووی لە فلیمێکەوە زۆر جار ئەم فلیمانە دوو لایەنە خەڵک فێری تاوانەکە فێری جەریمەکات فێری کوشتنیەکە فێری بڕینیەکە فێری انحرافێکە بەڵاستەکەم کاکتۆر سەبارەت بە پەخشکردنی درامای بیانی یعنی تا کوێ ڕێگە پێدراوە مەسەڵەن کەناڵێکی ڕاگەیاندنی کوردی چ زۆر مەسەڵەن درامایەک فیلمێک پەخش دەکات لە ڕوو ڕێگە پێدانەوە زانم هەموو کەناڵێک ئێمە هیچ فلتەرێکمان نییە لەلایەن حکوومەتەوە لەلایەن سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانەوە نەدامەزراوێکی ئەو تۆشمان هەیە کە ڕقیب بێ بەسەر ئیعلامی کوردیەوە بۆیە ئێستا زۆربەی کەناڵە ئیعلامیەکان خۆیان فلتەرن خۆیان قەرارەیان چ درامایەک دۆبلاژ بکەن یاکو دۆبلاژی نەکەن ئاستی هوشیاری و ئاستی تێگەیشتنیان قەرار لەسەرەوەی بۆ وڵاتانی دەرەوش ڕاستە کە بەڕێز لە دەرەوەش بوویت و ئەزمموی وێدبینیانی ئەوش ئەوەشەیە کە هیچ فلتەرێک نەبێ مەسەلەن من کەناڵێکی ڕاگەاندنم بارەزووی خۆم مەسەلەن درامە فیلم پەخش بکەم شتێکە پێڵەن گەیت کیپە ینی سەگی پاسەوانێ ئەو کەسێک کە بێتە فلتەر بەوەی کە بەرهەمێکی ڕۆژنامەوانی یاخود هەر بەرهەمێکی تر لە کەناڵێکی ئەعلامیەوە بڕوات مەعلەسەف لە کوردستانە ئێستا ئەو فلتەرەمان زۆر زەعیفە ینی ئێمە لە ئیعلامە دووشتمان هەیە پێڵێن مینستریم میدیا لەگەڵ ئەلتەرناتیڤ میدیا مینستریم میدیا ئیعلامی باوە کە ئەم رادیۆ و تەلەڤیزیۆن و ڕۆژنامانە ئەگرێتەوە کە باڵێن بارگایەکیان هەیە وە خەڵکی تایە ئیژەکە و کۆمەڵە فلتریان هەیە تا ڕادەیە گەتوانن شتەکان بگرن بەڵام شتێکی ترمان هەیە کە پێڵن ئەلتەرناتیڤ میدیا میدیای بەدیل کە خۆی لە سۆشال میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکان ئەمینەوە ئەمانە هیچ فلترێکیان نییە جاران ئەوەیە لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە با بڵێن میدیا سەرێکێکە کە ڕادیۆ یا تەلەڤیزیۆن یا ڕۆژنامەیە ئەمە بووایەتە سەر چاوی سەرەکی بۆەوەی شتەکانی لە فەیسبوک یا لە تۆڕە کۆمەڵایەتەکانە بڵاوکەوە بەس ئێستا بەعکسەوە ئێستا میدیا سەرەکیەکانمان کە ڕۆژنامەیە رادیۆیە تەلەڤیزیۆن احتیما دەکاتە سەر پێیجێکی فەیسبوک لە فەیسبوک گە شتێک بڵاوکرێت و ئەم ئێوارایی کات بە خەبەرێکی کەناڵی ئەعلامەکەی بۆ درامەکانیش لەبەرەوەی هیچ فلتەرێکمانە ئەم کەناڵی ئەعلامیانە هیچ لەسەرەوەکەن چۆن جەزبی بینەرکەن ئەجا بەستەنا ئامانجیان مەسەلەن پڕبینەریە زۆرێکیان ئەو درامایانە پەخشەکە بەڵێ بە دەلیلی ئەوەی زۆربەی هینەکان بە دوای ئەو درامایانە ئەگەڕن کە هەرزانن
و درامایەکن ئێستا بەشێکی زۆر لە ئێمە وەکو هەرێمی کوردستان و لە چوارچەوەی عێراقیژا شتێک کە پێ ئەڵێن مافی لە بەرگرتنەوە نیمانە کۆپیڕایتمان نییە بۆیە زۆر جار ئەو کەناڵی ئەعلامیانە ئەگەڕن بە دوای ئەو درامایانەیە کە هیچ حەق و حسابێکیان لەگەڵیان نییە ئەو درامانی کە ئێستا دۆبلاژەکرێن بەشێکیان هەر بەبێ پارەکراون ینی ئەمانی کە 300 حلقە و 400 حلقە و 600 حلقە ئاکرێن ئەمانە زۆر بە بەلاش کراون و دۆبلاژی یەکا بڵاوی کاتۆ فیسەبی لێوی کە بینەر بۆ خۆی پێیا بکە بەڵام قسەکە لەسەر ئەوە نییە ئایا ئەم درامایانە ڕێگە پێدراون یا ڕێگە پێ نەدراون قسەکە لەسەرەوەی ئێمە وەکو تاکەکەس وەکو هاوڵاتی کورد وەکو بینەر ئێمە وشاریمان هەیە بەرامبەر ئێمە یەک وەکو کۆمەلگاکە وەکو تاکەکان بینەر وشارەکەمان زۆر لاوازە بەداخەوە یەکێ لە ئەرکەکانی ڕاگەیان کە هۆشیارکردنەوەی خۆی بەم ئەرکە هەڵناسی یعنی ئێستا کەناڵێکی عالامی بێنە لە 24 ساعاتە 2 دقەی نییە کە بابەتی هۆشیاری ئامێزی هەبێ بۆ نمونەکە تۆ کاتێکا چیتە گۆیژە و کەریکی مەشروب خواردنەوەی دوایەوەی قاپەکەت کۆکەڕ و بیکردنەوە علاگەیەک و بیکەرە تێکی خۆڵەوە کە جگەرەیەکە خۆی پاکەتەکەی فڕێمەیە لەسەر جادەکە کام کەناڵی عالامی هەیە کە مەسەلەن لەم جۆرە هۆشیاری سادانە بڵاو بکاتەوە چ بگا بەوەی کە هۆشیاری لەسەر ئاستی کۆمەڵایەتی بڵاو بکاتەوە چ بگا بەوەی کە مەسەلەن تۆ کە ئازانی درامایەک بە کەڵکی خۆت نایە بە کەڵکی ماڵ و مناڵەکەت نایە کەڵکی ئەوەی تیا نییە کە هەرزەکارێکت لە ماڵەکەیە پیشانی بدرێت چۆن وای لەیەکەی کە مەسەلەن ئەم کەناڵە بسڕیتەوە لە سەتلایتەکەتا مەی هەڵە بۆی سێدینەکە یاخود چۆن واکەی هۆشیاری ئەم مناڵەکەت یا تاکە کەسەکە هێندە بەرزەکەیتەوە کە خۆی ببێتە فلتر بۆەوەی کە سەری ئەو بەرنامجان نەکە یاخود بۆ سەری ئەو درامایان نەکە ینی بەتەنها ئیعلام نییە کە مسببی باشە بۆ نمونە بەشێک لە کەناڵەکان ڕاگەیاندنەوە دەبینین زاید نەزانم چواردە هەژدا ینی ئەو خۆ بەرپرسیارەتی دەرکردنە ینی ئەوە بەرپرسیارەتی و کەناڵە وەکو جاران لە ڕۆژنامەکانە نووسرا جگە لە سەر وتار هیچ وتارێک هیچ بیر بۆچونە گوزارە لە ڕای جەریدەکە ناکەێت تۆ لە جەریدەکەی بڵاوت کردێتەوە ینی بینوسیانە نووسی مەسئولیتە قانونەکە لەسەر لا نابە بەس شتێکە ڕەنگە خۆ دڵت پێی خۆش ببینوسی ئەمەی کە زاید هەشتا زاید 16 دانەی ئەفم کە ئەمە بە کەڵکی کوردستان و شەرقی ئەوسەد نایە ئەزانی بۆچی بە کەڵکی نایە من لە بەریتانیا ژاوم دکتۆر کەناڵێکی هەیە ناوی CBBC بۆ مناڵانە لە ساعات 8 بەیانیەوەی کات ساعات 6 ئێوارەدا کرێن مناڵەکە ساعات 8 خوێنراوە یعنی ئێمە زۆر جارەوە بەهۆی پەیوەندی کۆمەڵایەتیەوە چون سەردانی برادەکانمانەکە لە ساعات 10 کە مناڵێکمان پێ بوو ینی هەمووی بە چاوێکی سریە کردی چۆن ساعات 10 هێشتا مناڵێکە پێ و لە دەرەوێ لە ساعات 8 هەمووی خەوتووە بۆیە لەوێ کاتێکە ئەنووسێ زایدەن 16 سەیرینەکە ئەمە مەفهومە خەڵکەکە لی تێگا و شاری هەیە بەرامبەری من لەسەر ئەوە ئەم پێشنیاز دەکەم بۆ تەلەڤیزیۆنەکانی کوردستان بسن ناقی 18 یا ناقی 16 لەبەر چی لەبەرەوەی ئێمە زۆر دایک و باوک کە پێش مناڵەکەی خەوێ مناڵەکەی دانیشتووە ئەو تەلەڤیزیۆنەکە کوژێنێتەوە زاید هەژدەوە بەڵێ بۆی جێڕێتەوە چی کارەساتە ینی ئەوەی ئەو معایرانی کە لەوێ دانراوە و کاکتۆر فەرمی بەڵێ کە 16 ساڵ بۆ 7 ساڵ بوو 5 ساڵ بوو 4 ساڵ بوو لە 8 خەوێ بۆی ئەم 12 بڵاوەکەتەوە لا ئێمە دوی شەویش ناخێت باکەوە مناڵەکەمە تا 30 شەو 4 شەو بە دیار ئەنتەرنێت و فەیسبووکەوەیە ئەم زاید 18 و زاید 16 بۆ وڵاتی ئێمە نابێت چونکە کەلتورەکە بەم شێوەکو چۆن ئەڵێ لێدان و وەکو وەزارەتی پەروەردە بڕیارێکی دەرکردووە لێدان و نازانمە قەدەغە بێ لەبەرەوەی لە سوید قەدەغەیە لە سوید برام لەوانەیە 100 ساڵی لەم دوایانەوەی نەوانێت تەقەیە نەکراوە من مناڵەکە بە شەق دایک و باوکی هەڵەسێنە بەیانی ئەگە تۆزێ چاوی لێ سوور نەکەیت تۆ مۆڕنی چای مامۆساکە دەرێنێ وایە ئەمەگە لێیرا بۆ بە کەسێکی ماسۆشیە تا لێنێ ئیسراحەت ناکە ئێمە مرۆڤی وامان هەیە تۆ بێ لەم کۆمەڵگای یاسا بۆ ئەمانە دەرکەی بەڵام لەو لا هەزار شیتر بڵاوە کاتەوە کەسەکان بەرەولادانە بادەوەی کاکتۆزی لە 100 بەس وەکو درامە ئێستا مەسەلەن درامایەک من خیانەتی زەوجی تێدا هەزام گێڵ فرێند و بۆی فرێند ئەوانە بۆ کۆمەڵگەی ئێمە دەبن پەخشکردنیان ئەخر ئەمە ئەکەوێتە سەر کەناڵەکە خۆی تا چەند هوشیاری یاسایی هەیە تا چەند کۆمەلگاکەی خوێندوێتەوە تا چەند ئەم درامایە بە فلتەرە ڕۆشتۆ بۆ ئەوەی کە دۆبلاژ بکرێ ینی مالە سەرێزە زۆربەی کەناڵەکان هیچ گوێ بەوە نایە مەسەلەن فلتەرێکی هەبێ سەرێکی دراماکە بکە خۆی لی تێبگە بزانە بە کەڵکی کۆمەڵگەی کوردی ئێت اینجا دۆبلاژەکەیاننا دۆبلاژیەکان جە دوایەوە فلتەریەکە ینی ئێستا دراما هەیە بۆ نمونە 3 حەڵقەیە 2 ساڵە پەخش دەکرێت تازە بە تازە کابرا ڕای گرتووە یعنی کۆمەڵگەی تێگا اینجا دوایەوە ڕایەگرێت باشڵەتی دکتۆرەوە چاودێری تاکرد و حاڵەتە بۆ مەسەرەن خەڵکێکە بێمونە زی ئەنجامدا بێت تاوانێک لە پۆلیسەوە سلمێنرابێت کە بۆ یەکێک مەسەن لەم درامایانەوەیە ئێمە ئەوەی کە ئەیبیحسە لە سەرەوەکەین کە بینین کە بیسن کە خوێنینەوە زۆر جار کە مەسەلەن پۆلیس لێدوانی وەرگرتووە لە تۆمەتبارێک ئەڵێ من بۆیە ئەم کارە فێربوون لە دەبەرەوەی لاسایی فڵانە
مەشهدم کردوەوە کە لە فلانە درامایە لە فلانە تەلەڤیزیۆن ناوی هێناوە بەڵام ئەمە تا چەند ڕاستە و تا چەندە کابرا خۆی نادزێتەوە بۆی ئەمەوە ئەویان شتێکی ترەوە بدادگای یەک لە یکاتەوە هیچ وەکڵە بەڵگەیەکمان لە بەردەسان نیە بەڵام لەگەڵ ئەوەشەوەکو وتم ئەگەر بەشێکی خەتاکە خەتای ڕاگەاندن بێ کە هیچ فلترێکی نییە کە پاشا گەردانیە کە ئیش لەسەر زۆرکردنی لایک و شەیر و ڕاکێشانی بینەرەکە لەسەر حسابی تێکدانی بارە کۆمەڵایەتەکەی بارە درونەکەی بارە پەروەردەیەکەی بەشێکی زۆریشی ڕەبتی هەیە بە وەشاری تاکردسی کۆمەلگەی کوردیەوە کە بەڕاستی وەشارەکەی ئەگەر نەڵم لە سفرەوە نزیکە سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدا. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیارەندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادەکردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گەێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ساڵتان لەوێت بینەرانی بەڕێز دکتۆر کەریمە گەبگەڕێمەوە لای بەڕێز دکتۆر شوان باسی لەوە کرد کە مۆرمنە بۆ دراماکان سن بۆ بەرنامەی تەلەڤیزیۆنەکانیش فلتەر نییە. تا چەندێک بەڕێزیشت پێت وایە کە مثلەن ئایا ڕاگەیان بۆ تەیەکێک لەوە کارە مثلەن سەرەکیەکان بۆ زیادبوونی تاوان و کێش کۆمەڵایەتەکان لە کوردستان؟ من بە پێ و حاڵەت و کەیسانەیە بینینە لامان ئەتوانم بڵێم خەریکە پلەیەک لە پێش کێشابوویەکانی شەوە لەوانە هەندێکەیە قەناعەتێ کێشابوویەکان چارەسەرەکە بە لە تەنانێ ڕازیە بێ بەڵام ئەم کەناڵانەیە ئەم بەرنامانەیە ئەم سەلسەلاتانە وا لە پیاوەکەی کە خیانەتی لێ بکەوت هیچ جابێتەوانە. ئێمە توێرێکمان هەیە ئێمە لەسەر ئەبێ بناغەیەکی زانستی قسە بکەین. توێرێکمانەیە بە هەر کەسێگەڵی بڕۆ لە ئینتەرنێت بگەڕێ لە کتێب و سەرچاوەکانە پێڵێن تیۆری لاساییکردنی کۆمەڵایەتی. با بڵین زانایەکی وەکو بەندۆرە ئەڵێ هەر شتێک مناڵ گەورە هەرزەکار بە تایبەتی مناڵ وەرزەکار ئێمە زۆری کێشەکانمان لەگەڵەوانایە هەر مەشەدێ شتێ دیمەنێ ببینێ ئەگەریەوەی لە 100% لاسایی بکاتەوە. ئێستا جەنابل لە ماڵەوە مناڵێکی 2 ساڵانە هەیە 3 ساڵانی ڕیش بتاشە ئەی وەکو تۆ ڕیش بتاشە دایکی میکیاجەکە وەکو میکیاجەکە. اینجا ئەم کەناڵ ڕاگەاندانەش وەکو ڕیشتاشین و میکیاجەکە نییە شتێکی سادە بێ وا ئەی ڕازێننەوانێ و بەهۆی ئەم تەکنەلۆژیایە دەن کە نۆچێکی بۆکەن بە کفتەیەک و مۆسیقای تەسویری و ئەی ڕازێننەوە هەموو کەزێسا زۆربەی زۆری خەڵکەکان نانی ژەخۆن و مناڵەکە 2 ساڵە ئایپاتێکیان بەرامبەری داناوە. اینجا هی وا پیا بۆ لەم یوتیوب و ئەمانەیە مناڵە شەقاوەیە جنێوەیە تفەکە دیوارە نووسێ نازانم زۆربەی مناڵەکان منفێریەوە بوون. اینجا ئەم توێرەوەی کردو بێگومان بڵێ خیانەتی زەوجی جارێ ناپاکی هاوسەرگیری زۆر بووە بەهۆی ڕاگەاندنەوە بەڵام تۆڕە کۆمەڵای ڕاگەاند خۆ مەسمان تەلەڤیزیۆنەکان نییە بەڵام ئەنتەرنێت خۆ لەوانەیە کە ساحیبی نەبێ. ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە ئێستا پیا بووە هەندێک کەس بوون بە پاڵەوانیم تۆڕە کۆمەڵایەتیانە چی شتی سووکە جنێوە هەرچی قێزەونە کە نابێ ئەمە بۆگەنە نابێ هەڵبدرێتەوانە ئێمە بێت تاچی لێ پارێزین هەمووی ئەخەنە 100 شاشە
باش بینێریشان زۆرە مەسەلا ئەمە کێشەکە لیرەیە ئێستا بڕوا و هەبێ ئەم بەرنامەی تۆ کە بەرنامێکی پەروەردەیە من لە 93 بەرنامەی پەروەردەیم تەقدیم کردووە بڕۆ 20 ساڵ دای بنێ 10 ساڵ دای بنێ 10,000 کەس 20,000 کەس سەیری ناکات بەڵام یەکێ دوو مڕاهیقن شەڕە جنێوەکەن بە ناوی گەعدەوە بەرنامەیە کە بەحساب بە ناوی کۆمیدیەوە بەڵام هەڕەجە قەشمەریکردنە بە خەڵک و بە بینەر پارێژە دانیشێ دوو لە ڕیۆ بینەر دەمی بیستێپان کردێتەوە مناڵەکەی لە تەنیشت دێ شەقتێڵانە و جنێ و سوکایەتی بە باوک و بەدایک و بە قەشمەریان ئیتر چیش بەسەر زمانیانێ لێ بەبێ ئەوەی ڕەچاوی قوچێتی خێزان بکەن کاشن ناهەم خێزانەکەەوە ئیتر چۆن مناڵەکە شەق لە دایکی هەڵنایە چۆن تف لە باوکی ناکات تۆ ئەو چکە ئەمە نمونونەکان قودوەکان ئەمانە بێگومان مناڵ لاساییە کاتەوە ئێستا جەناب مناڵەکە و دابنێ دوو مناڵدانێ هاتون توێژینەوەیان کردوە فیلمێکی عدوانی بۆ دوای فیلمێکی تەرفیهیان پیشانی دوو کۆمەڵاو ئەوەی فیلمە شەڕانی توندویجەکەی بینیوە هەر دوای بینینی یەکسەر کە تەواو بووە چۆ لە براکەی یاوە شەقی لەوە چی لە ناو تەلەڤیزۆنەکە دیمەنەکانی بینیوە لاسایی کردوێتەوە ئەوانەی ترکە کۆمەڵەکە شتێکی تەرفیهی وەرزش و شتی جوان بە هیچ شێوانیان نەبووە ئەوانیان داساییکی دوێتەوانێک کە و ڕێزیەوی گرۆ دەستیەوی گرۆ بەرزەی بە ئاژەڵەکە هاتوێتەوە ڕێزی گەورەیەکی گرۆ قسە جوانەکانی تۆ کەواتە ئێمە کەناڵەکان بەداخەوە چی لێرە لە گوێچکەوە دەنگەکان چێتە ژوورەوە بۆگەن بێ لێرە و بۆگەنێتە دەرەوە چی لە چاو بۆگەن بێ پێکەوە شیاری ینی خەڵک دەوێت چۆن مامەڵایان لەگەڵا بکە و کەناڵەکان کارەساتەکەی قوربانجان کارەساتەکە لێرەیە خۆی ئێمە مەسەلێکی کوردیمان زۆر جوانمان هەیە ئەڵێ ئەوەی شێت بێ ئەیبەن بۆ هۆمەرمەندان ئەی هۆمەرمەندان خۆی شێت بێ بۆ کوێ بێ لێرەیە ئێمە خێزانەکانمان دایک و باوکەکانمان ئەو ڕۆشنبیریان نییە کە چۆن مناڵەکەی پاک و خاوێن ڕاگرێ ئەی شوا خواردنی باشەیە تێ بۆ ئەوەی تووشی نەخۆشی نەبێ ینی مەناعی جسمی هەبێ ئەبێ بە هەمان شێوەی لە ناو خێزانە بۆ مەناعی دەرونی هەبێ بەڵام باوکێ سەیری ئەم شتە بۆ گەناناکە مناڵەکەی چۆن سەیری ناکە هۆی مشکلەکەی زۆر جار دایک و باوکەکان ئێستا بە بەرپرسیارەتی هەڵناسن کەناڵەکانی ڕاگەیاندن کە پێویست بوو فەرمو سەیریکە لە کەناڵەکەی ئێوە هەتا ئەو پەڕی کەناڵەکانی تر ئەم هەموو کەناڵی تەلەڤیزۆنەیە یەک کەناڵم پێ بڵێ بەرنامەیەکی پەروەردەیی دەرونی کۆمەڵایەتی دروستی هەبێ تاچی کورد برینەکانی ساڕێژکە هەیە کاکە هیتانە چەند بەرنامی وەرزش هەموو کەناڵەکان هەیەە لەگە دوانی بەرنامی سیاسی ئێ باشە تاچی کوردی چی بکە کە تۆ ئەمەی پیشانەی ئەوی سەیری ئەوواکە دەوەرە تۆ بەرنامەکانە بگۆڕە بە دیبێکی ترە تەبەن کەناڵی ڕاگەیاندن ئەگەر بەرنامەکانی بە شێوەیەکی بەرنامەمان هەبووە دکتۆریان لە بواری هەبوو ئێستا شەیە مەسەلا لە بواری دەستان خۆش بێ وەڵام نازەمنی چیم نبینیوە بەڵام هەشە دەستان خۆش بێ بەرحاڵ ئێمە کاتێک کە ئەمە بەم شێوا بینین دەوەرە تۆ بەرنامەکانتان بە شێوەیەکی تر بگۆڕە ئەم ململانی سیاسی و ئەم چەلەحانی و ناز ئەم شەڕە جنێ و دوانێنن ئەم جنێ و بۆ ئەو قسە بە ئەو یەکتی سوکەکە ئێمە شانە سەرە ماگری هیچ نەتیجەیەکی نییە هیچ گۆڕانکاریەکیش نەبووە دەوەرە تۆ بەرنامەی پەروەردەی و دەرونی کۆمەڵایەتی و هونەری و شتی دروستکە بزانە تاکەکان ڕۆژ بەڕۆژ بڕوا و هەبێ ڕاگەیاندنەکان ڕۆڵیان لە دایک و باوک و مامۆستا زیاترە چکە مناڵی واسێ دەوامە 2 ساعات لە مەکتەبە 3 ساعات ساعتی باوکی نبینە بەڵام 10 ساعات 7 ساعات 8 ساعات سەی تەلەڤیزۆنەکە کەواتە ئێمە نەمەتوانین ئەم ڕاگەیاندنانە بۆ ساڕێژکردنی برینەکانی تاچی کوردی بۆ پێکێنانی کەسایەتیان بۆ بەهێزکردنی کەسایەتیان کاکە بۆ تێگانێن مەکانمان هێناوە بتەوێت نەتەوێت بەڵام ئەمە ڕێژەیشە تەمەن لە کەناڵی بۆ کەناڵێکی ترە گۆڕێ ناتوانین بڵێ هەمووی وەکو یەک وایە هەموو کەناڵی خراپە ئەمانە بەزەوەی کە بینیومانە شتی خراپمان زۆرتر بینیوە لە باشەکان کاک دکتۆر شوان سەبارەت بە نمونە هەیە کە مەسەلەن ینی برەو بە مەسەلەی خیانەتی زەوجی مەسەلەن هەروە تاوانی کۆمەڵایەتی بدە لە ڕاگەیاندنی کوردی بەڕوونی بەداخەوە هەندێک کەناڵ هەیە ئیشی لەسەر ئەوەیە کە چۆن کولتوری کوردی کەلەپوری کوردی لەبەر یەک هەڵوەشێنێ دژە پەردەوەی کە کولتورێکی دواکەوتووە سەقەتە و کولتورێکە لەگەڵ ڕۆحی سەردەمان ناگونجێ بەردەوام بە دوای ئەو بابەتانەیە ئەگەڕێکە بە حسابی خۆی کولتوری سەردەمە یا کەلەپوری سەردەمە یا درامای سەردەمیانەیە گۆرانی سەردەمیانەیە و بەرهەمی سەردەمیانەیە ئەمانە ئێنێت و دۆبلاژیەکات و پەخشیەکە من ئەمەوێ ئیشارە بە نمونەیە بکەم یەکی لەم شەوانەیە لە کەناڵێکە بێژەرەکە جگلەوەی بێژەرێکیان خستوتە یا پەیامنەرێکیان خستوتە سەر شاشە کە ئەمە بە جۆرێک لە جۆرەکان هەر قەشمەریات بە ئیشی پەیامنەریەکە قەشمەریات بە ئیشی ڕۆژنامەگەری و ڕاگەیاندنەکە یەکێ لەو پرسیارانە ئەچێت لەگەڵ چەند خانمێکە پرسیارەوە کە تەلەفۆن بۆ دایکت بکە لێی بپرسا بڵێ من دووجانم لە کاتێکا کچەکەم شووی کردووەنە لە هیچ پرۆسەیەکی هاوسەر دەریا قسە لەسەرەوەی ئایا کۆمەلگای کوردی ڕێگا بە جوودبوون یا پەیوەندی سێکسیەیە لە نێوان کچ و کوڕێکە کە هێشتا بە پرۆسی هاوسەریانە ڕۆشتویانە ئەمە بۆ تەشتێکی نۆرماڵ نەبووە بەڵام ئەو کەناڵەیە ئیش لەسەرەوە کە چۆن ئەمە نۆرمالکە چۆن وا لە کچێ بکە کاتێک کە تەلەفۆن بۆ دایکی بکە
ئەوە من ئێستا دووگیانم بزانە کاردانەوەی دایکی چۆنە یا مەسەلاً $20 پێەیە کراس لە بەری خۆتا داکەن یا نازانم بالایەکی قژە بتاشین یا بالایەکی سمێڵە بتاشین و لایەکی پێ بڵێ ینی ئەم جۆرە بەرنامجانە ئەم جۆرە تەلەڤیزیۆنانە ئەبێت چ پەیامێک لە پشتیەوە بی ینی هەدەفەکەت چییە؟ هەدەفەکەت چییە ینی هەدەفێکی سیاسیشی لە پشتە ینی ئەم جۆرە ئەکرێت خوێندنەوەی سیاسیشی لە پشتەوە بێ بە حکمێوی کە لە کوردستان ئێستا دۆخێک هاتوۆتە پێشەوە خەڵک لە جان بە سیاسەکەی ڕەنگە جۆرێک لە هۆشیاری پیا کردبێ و حیزبی دەسەڵات بێ لە ڕێگەی ئەم جۆرە کەناڵانەوە خەڵک بەلا ڕێدا بەرێ و تەرکیزیان خاتە سەر ئەو بابەتانەی کە بابەتی جددینی بۆ نمونە هاوڵاتی کورد تا ئێستا مەسەلەن بە 60 ئەم ساڵی وەرنەگرتووە لێزیاتی بێ قسە لەسەرەمە قسە لەسەر کوشتنی خاتونێکەکە لەلایەن مێردەکەیەوە ئەمەی بووە کاتەکەیس قسە لەسەرەوە کە فلانە کەس بوو بە شاجوان یا فلانە کەس نەبوو بە شاجوان قسە لەسەرەوە کە فلانە کەسی هونەرمەند دێتە کوردستان بۆ سەری ساڵ بۆ ئاهەنگەکانی سەری ساڵ یاخود نایەتە کوردستان ینی چۆن واکەی کێشە جددیەکان بێ ئەهمیەتکەی بێ بەهاکەی و مشغولیان کەی بە بابەتێکی لاوەکیەوە بۆ ئەوەی قسە لەسەر مەسەلەن موقعی و مەکانێتی چارەسەر چییە بۆ ئەوەی کە بەڕێزوتت مەسەلەن فلتەر نییە چارەسەر لای لای وزارەتی ڕۆشنبیریە لای سندیکای ڕۆژنامەنووسە لای کەناڵەکان خۆیانە چارەسەرەکە لەکوێوەیە وڵات چارەسەر زۆرە ئەگەر نیەتە بێ مالەسەف کەناڵی عالامیەکان نیەتی چاکردنیان هەیە نا دەسەڵاتیش خۆی مەبەستێتی چاک بکرێ ئێمە زۆر جار باس لەوە کەین کە بۆ نمونە یەکێک لە مادەکانی ئەحزابی کوردی یاسای ژمارە حەڤەی پەرلەمانی کوردستان کە بۆ حیزبە کوردەکان دەرچووە لە فەقەرەی یەکەمی ئاڵای هەموو حیزبێکی کوردی بۆی هەیە ئەعلامی خۆی هەبێ بەڵام تەحلیلی نەکردووە ئیعلامەکە چەند بێ نوعیەتەکەی چۆن بێ لەسەر چه ئەساسی دامەزرێ ناوەڕۆکەکەی چۆن بێ ئێستا حیزبی وا هەیە بۆ نمونە ڕەنگە 500,000 دەنگدەری نەبێ ڕەنگە 200,000 دەنگدەری نەبێ بەڵام چل قەناتی ئالامی هەیە ئەم چل قەناتی ئالامیش بەشێکی زۆری هیچ مەوادێکی نییە ئیش تەنها لەسەر دۆبلاژ و لەسەر تەسویقی ئەو بەرهەمانەکە کە لە درەوە ئێن و لێرە پەخشیان نەکاتەوە ئێمە کە زۆر جار داوای ڕێخستنی یاسایی ڕاگەیان ڕۆژنامەگەری یەکەن یەکی لە خەمەکانمان ئەوەیە نەگەوەی کە سنوورداری ئازادی دەربڕین ڕۆژنامەگەری بکرێت بەڵام دەسەڵات خۆی بە دەزانقەز نایە ئەمە بکە بۆ ئەگەر ڕێک بخرێ ئەم پاشاگردانی ئەعلام نامێنێ ئەو کاتە فلترێکە بێ بۆ نمونە ئەعلامێک کە بابەتێک پەخشەکە کە پێچەوانی کۆمەلگای کوردیە پێچەوانی ئەو مەبادیانەیە ما بڵێن کولتور و کەلەپوری کوردی لەسەر بنیاد ناوە یا دروست بووە ئەو کاتە ئەم کەناڵە لێ پێشنەوەی لەگەڵاکرێ بەڵام ئێستا هیچ فلترێک نییە نە وەزارەتی ڕۆشنبیری نە سندیکای ڕۆژنامەنووسان نە موسسەیەکی ڕقابی واشمان هەیە کە بۆ نمونە ئیش لەسەر ئەم بابەتە بکەن لە بەریتانیا کۆمیتەیەک هەیە لەناو پەرلەمانی بەریتانیا پیاڵم بریتیش میدیا وەچدۆگ چاودێری میدیای بەریتانی ساڵانە تەقاری لەسەر میدیای بەریتانی دەرەکات چ شتێک باشە و چ شتێک خراپە چ شتێک پێویستە مەنع بکرێ چ شتێک پێویستە مەنع نەکرێ بۆ نمونە تاو ساڵانی دوایدا جۆرێک لە جەراید هەبوو پیانەوت تابلۆید کەی فەزایح بوو لاپەڕی سێمیان هەر هونەرمەندێ بوو بە ڕوتوقوتی ئێنە پەخشیە کرد پێشەوەی من بێمەوە ساڵی ڕابردوو لە لەو جەرایدانەیە ئەم جۆرە وێنەیان مەمنوع کرد لە نەتیجەی قەراری ئەم کۆمیتەیە کە لە پەرلەمانی بەریتانیا هەبوو ئێمە هیچ فلترێکمان نییە بۆ نمونە ڕێکخراوەکەی ئێمە ڕاستە ڕێکخراوێکین لە ساڵی پارەوە دامەزراوی نەمانەوێت چاودێری میدیای کوردن بەس لەبەرەوەی دامێکی مادی باشت نییە بتوانانی ئەمانە هەمووی بکەی بە تەقاری و تەقدیمی جیهەتی معنیکەی و جیهەتە معنیەکانیش کوێن پەرلەمانە حکوومەتە پەرلەمان ئیفلیشکە حکوومەتیش بۆ جۆرەیەکە ئێستا ئیشەکە لەبەرەوە زۆربەی ئیشەکە کەوتۆتەوە سەر کەناڵی ئەعلامەکە کە خۆیان هۆشیاری هەم یاسایی هەمی پیشەییان بەرز بکەنەوە و بەشێکیشی کەوتۆتە سەر خەڵکەکە و بینەر و تاکەکانی کۆمەلگەی کوردی کە ئیش لەسەرەوە بکەن هۆشیاری خۆیان بەرز بکەن بەس بەڕێزوتت ینی میدیای کوردی سەر لە فەوزا و قەیراندایە ئەو بارودۆخێکی ئێستا میدیای کوردی تێدایە بەڵێ بەتەچی لە قەیرانایە قەیران خۆ نازانی ساحیبی چییە نازانی چی پەخشەکە نازانی ئامانجی چییە نازانی ئەرکەکەی چییە میدایەکت بۆ دروست بووە ئیش لەسەر ڕۆژەکە ینی ئەمڕۆ ئەگەر حەدەسێکی بواتە پێشەوە لەسەر ئەمە قسە کات و بەرداوامی هیچ خۆی نەپلانی هەیە نە بەرنامەی هەیە نە تاکتیکی هەیە نە ئەجندای هەیە نە استراتیژێکی دوورمەودا هەیە بۆ نمونە قەناتێکی ئەعلامی نییە بڵێ من لە سێمانگی ڕابردووە ئیش لەسەر بۆ نمونە پرۆگرامی پەروەردەی یەکەم ئەوەی کە دکتۆر باسی کرد کەناڵی ئەعلامیەکان بە دەگمەنتیایەتی بەرنامجێکی پەروەردەی یا دەرونی هەبێ قسەکەی زۆر ڕاست ڕەنگە کەناڵەکەی تۆ هەبێ بەس ئەو بەرنامەی تۆ لە نیسبەی پەخشی کەناڵەکە تا چەندەیە لە 24 ساعتەکەی چەند بەرنامجی پەروەردەی هەیە چەند بەرنامجی دەرون دروستی هەیە چەند وەکۆڵە پرۆمۆت هەیە بۆ هۆشارکردنەوەی خەڵک وەکو وتمان لەسەر ئاستی ژینگەی لەسەر ئاستی دەرونی لەسەر ئاستی ئەو
تەکنۆلۆژیایی کە ئێستا بەکارێ ئێمە ئەگەر دقت بن ئێستا بەشێکی زۆری مناڵ و هەرزەکارەوانە ئایپاد و ئایفۆن ئەوانە بەکارێنێ ئەمانە هیچ فلتەرێکیان بەسەرەوە نییە ینی لە پڕێکیان بە حساب سەری هینی مناڵەکە ڕکلامێکی سێکسیەتە سەر هینەکە کە مناڵەکە خۆشی نازانێ ئەمە چی بۆ هاتە سەری جارێ دوو جار مەسەلەن ڕەنگە حەزر کات و پیشانی دایکی باوکیوان بۆ جاری سێم و چوارم خۆی تەمەتوعی لێ بینە و کاتە پیشانی نایە هەر لە ئێسەوە وردە فێریەوە بێکە چۆن سەری ئەو قەنەواتانە بکە فلتەرمان زۆر زعیفە لە ئاستی حکومیە و لە ئاستی کەناڵی ئەلامی بەڵێ سوپاس دەکەم کاکتۆر چارەسەر چیانی بۆ کەمکردنەوەی کێشەکان کێشە کۆمەڵاتی و تاوانە کۆمەڵاتیەکان وڵە چارەسەر چی یەکەم شت کەناڵەکانی ڕاگەاندن کە ئێستا زۆر قسەمان لەسەر کرد پێویستە لە هەموو کەناڵێکا لیژنەیە کە بێ ئەمە بێ پەرلەمان و وەزارەتی ڕۆشنبیری ناچاری بکەیت ئەرێ کاکە من دوکانێ دانێم ناچار مەکەن حەریق دابنێم ناچار مەکەن کامێرە دابنێم ناچار مەکەن نازانم 50 شت دابنێم ئیجازەی سایقی دەرەنی 50 شتێ پێەکەن کە ئاخرەمانە بەقەی خێزان و بەقەی وڵات گرنگ نین باشە ئەی بۆ ئەم کەناڵانە ناچار ناکەیت کە ئەبێ هەموو ئەم بەرنامانە بە چەند فلتەرێکا بڕۆن کەسێکی کۆمەڵاز دەروونناس پەروەردگار کەسێکی ئەعلامی ئەمانە ببینێ هەمووی بڵێن راپۆرت بنووسێ بڵێ ئەمە گونجاو و زەرەری کۆمەلگای کوردیتیان نییە بەرەو خراپەی نابە ئینجا ڕێی پێبن ئەگەرم راپۆرتە نەبێ نێڵن بڵاوکرێتەوە خۆی مفارقەکە لەکوێیە حکوومەت داوا لە حیزبەکانەکە ئەڵێ با کەناڵتان هەبێ کورە خۆی کەناڵینی ینی خۆی کارەساتەکە لێرە وەزارەتی ڕۆشنبیری زمان حاڵی حکوومەتە کەناڵێکی نییە جەنابی وەزیر ڕۆشنبیری بێت لە کەناڵەکەی دوو کەناڵە حیزبەکانە دەرچێت ئێ باشە من هەموو هاوڵاتی کورد هەمووی حیزبی نین زۆر هەیە بێلایەنە ئەی خۆ ناچی سەیرم کەناڵە حیزبیانە ئەم کەناڵە حیزبیانە هەریەکە و نامەی خۆی هەیە استراتێژی خۆی هەیە بە نەوعی تەوەجوود دەکات بەڵام ئەی حکوومەتی هەرێم بێ ئەوە هەمووی گشتیە ئەتوانی هەموو شتێکی تێ بڵاو کەیتەوە بوو لە خزمەتی کۆمەلگایە بێ نەک لە خزمەتی حیزبەکانە بێ ئەمە لە لایەکترەوانێ پێویستە بەڵاتی ڕێ لە کۆمەڵێ شت بگیرێ ئەمانە بۆیان ڕوونکرێتەوە تۆ سەیری ڕاگەاندنەکانی فەڕەنساکە لە کاتی تەقینەوەکانی پاریسا لە حکوومەتەوانێ بڕیار هات نابێ بەی شێوەمانە بڵاوکرێتەوە ئێمەمانە بڵاومانێک لە شوێنانی ترا بۆچی وتی لەبەرەوەی هەدەف و ئامانجی سەرەکی تیرۆریستەکان چۆنەڵی چاندنی ترس و تۆقاندنە لە ناخی تاکی فەڕەنسیا نابێ ئێمە بڵاویکەین و خەڵکەکە بترسێبەوە بەڵام لای ئێمە مناڵی گەڕفێنن نەیکەن بە موزوعێکی ڕئیسی من چەندها مناڵ نەچێتەوە بۆ مەکتەب ساڵی لەگەڵ خەریک بن ئەڵێم ڕفێنن تابی بێن و ئەمەگە گەورەیان کردوە باوکیەکە حاڵەتێکە کەیسێکی تایبەتە لە هەموو کوردستانە 5-6 میلیۆنە دوو باوکە دە باوکە با بڵێن آخر دە لە 6 میلیۆنە هەر قیاس ناکرێت لە حساباتە نییە لە عملیاتی ئەحسایە تۆ بێ ئەمە گەوراکەیت و لە یوتیوب بڵاویەکەیت و تعدای لە کشەکەی کردووە دەیان کشێت توش عقدەی نەفسی بۆ دایک باوکم تعدام لێ نەکات ئەم حاڵەتێم کەیسێم خاتوونە ئەمە بووە هێشتا یەکلا نەبووەتەوانێ ئەوە چەند ڕۆژە ئەمە کەناڵانە لە هیچ شیانی خەریکی ئەمە ئێستا زۆر مناڵی تۆقیۆ لە باوکم شەو نەمسووتێنە کاک ئەمانە هەمووی لەلانی دەرونی و کاریگەری زۆر خەتەریان هەیە تو چۆن ئەمانە بڵاوەکەیتەوانە چۆن ئەم کەیسانە بڵاوەکەیتەوە ئیشی تۆ ئەمە نییە ئیشی تۆ وەرە دیڕاستە و توێژینەوەی لەسەر بکە پێشنیازکە بۆ چاکردنی وشارکردنەوەی خەڵکەکە ئەم هەموو کەلێن و دەلاقە دەرونیانە هەیە کۆمەڵایەتیانە هەم لێکترازانەیە وەرە ئیشی لەسەر بەڕم هەزارە مناڵی خاوەن پێداویستی تایبەتی وەڵای من چەندە 5 ساڵە لە پارێزگای سلێمانی خەریکین بۆ تەشخیصنی مناڵی خاوەن پێداویستی تایبەت دایکی وا 3 مناڵی خاوەن پێداویستی تایبەتیە 3 مناڵی ئۆتیزم لەگەڵ ئەوەشا مێردەکەی شە لە دەماغە لەگەڵ ئەوەشا خۆی بلۆک بارەکە ینی کرێکاری بلۆکەکە ئافرەتێ هەموو دەستی هەموو تەقیوە باشەوەرە بۆ ئیش لەسەرمە ناکەی بۆ دەوڵەمەندەکان نایێنی 2 سنتەرکەنەوە بۆ ئەمانە ئەمە ئیتر ئەمە خۆی کوژێ دەمافرێتە مناڵەکانی فەوتان ئەکەونە سەر جادە بێ کەسە بێ ئەمانە کێشەی کۆمەڵایەتی لە دوایە بۆ دەکەن مێرد ژنە شاکیدانە خوشکی خۆی ناچێت بە ماڵێ لەمێ بە ماڵ مناڵەکانی وان سەدان کێشەی وامان هەیە سەدان گەنجەیە تووشی کە ئابوو خەمۆکێ بووە دەوەرە دەوڵەمەندەکان هان بە ئەمانە پرۆژەیە بکەنەوانێ سەدان کێشەی خێزانیمان هەیە وەرە چۆن ئەمانە چارەسەرەکەیت و چۆن گەنجێک کوڕێک کچێک وشارەکەیتەوە پێش هاوسەرگیری چی بکات چی نەکا کە کێشەیە دروست بوو چۆن بەرەنگاری بێتەوە نەک مسەلسەلەیەک بڵاوکەیتەوە کچێکە 3 مناڵی هەیە ئینجاڵێ بابچین لە کەنیسە نازەم لە شوێنێ مارەیکەین ئێ باشەمە لە کۆمەلگای ئێمە کوڕێ لە سەربانەوە سەیری کچێ بکات لە سەرەتاکێکی لەگەڵ بکای کوژن ئێ تۆش ئەمەی بۆ بڵاوەکەیتەوە ئەمەی خەیتە بەردەم دوو ڕێگا سێمی نییە یا ئەوەی وەکو ئەوە بکات کە خوشتنی خۆی و کچەکەی تیا هەزاران حاڵەتی وامان کردوە انحراف کاولادا بە پێی کۆمەلگای ئێمە لادانە یا ئەوەی خۆی بخواتەوە بڵێ خەڵک بۆ ئاژین و من واژیم تووشی کە ئابوو خەمۆکێ بێ هەردووشی بە زیانی تاکەکەی بەسەبارەت بە هۆشیاری تاگیانی دکتۆریش باسی هۆشیارەکە کەمە ینی دەبێت خۆمان چۆنێ هۆشیاری زیاد دەکرێت وەکو هۆشیاری تاک
کاکە وشیاری شۆ لە چۆیە خۆ خەڵک بە بۆ ماوە ناهێنە یەکەم بێم دایک و باوکانە پەروەردەی مناڵەکەن وشیاریان هەبێ سێ بەشینیانە ئەمە حکوومەت و ئێمە بەرپرسین ئەم باوکە بە وشیاری نیە ئەگەر بەرنامەتان هەبێ ئەگەر کۆڕ و کۆبوونەوە هەبێ سمینەر هەبێ لە کۆبوونی دایکان و باوکانە حکوومەت پلانی هەبێ کچ و کوڕی لێک مارە ناکەن هەتا وشیاری سێکسیان نەبێت تا وشیاری پەروەردەییان نەبێت تا سایکۆلۆژی ژن و پیاو نەزانین بۆی ڕێژی تەلاقم کەینەوانە سەدان کێژێ زۆر بەمان نازانین دان بخۆین بە پەلەپەر هەر حتا بۆ تەندروستی ناتوانین قوربان یعنی وەکو پێویستە ئەم ڕۆشنبیری لە کوێ یا بێ وەزارەتی پەروەردە بەرنامەی هەبێ کە بەداخەوە من کێشەی گەورەمانێ یا وەزارەتی ڕۆشنبیری بێ یا وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بێ یا شوێنەکانی خواپەرستی بێ یا چی بێ ئەمانە بە دەوری خوان هەڵنەساون ڕۆشنبیری لە کوێیە بێ پرۆگرامێک تایبەت نییە بۆ کەمکردنەوەی تاوان و تونوتیژی و کێش کۆمەڵایەتیەکان من گومانم هەیە بەرنامە هەبێ بۆ زیادکردنی بۆ زیادکردن یەخوا بە هەڵەیە چوو بێتم بۆ چکە من ڕێیەکم هەیە قەناعەتم وایە هەتا تاشی کوردی جێل بێ دوو لە ڕوویەوە بینەران هەتا نەزان بێ هەتا دوای غەریزە و ڕەمەکەکانی و جنس و عدوان کەوێ ئەوەندە دەسەڵات بەردەوامە بێ و ئەوەندە ئەوانەی بیان و کەڵەگا بن کەڵەگایەکان زیاتر بێ جا بۆیە من گومانم هەیە دەستێکی لە پشتەوە بێ سپاس دەکەم کاکتۆر ئەگەر بە کورتی شتێکتمان کاتمان تاوا بوو بەڵێ بە کورتی بێ لەسەر ئەوەی کە کاک دکتۆری شارەی پێەیە ئەگەر دقت بێ ئالامی کوردی ئەوەی ئیش لەسەر حاڵەتەکانەکە حاڵەتەکانی برازەکە گەورەیەکە فوتیەکە ئەوە ئیش لەسەر زاهرەکان ناکە کاتێکە کەسێکی وەکۆم خان مەشکە باڵێن سووتێنراوە یا خۆی سووتانوە یا کەسەکە هێشتا ڕوون نەبووەوە ئەوەی مەبەستێتی ئیبرازیەوە کە چێ تاوانبارە و چێ بێت تاوانە ئەو نەمەبەستی ئەوە نیە سەبەبی ئەم حاڵەتانە چییە؟ ینی هۆکاری ڕوودانی ئەمانچە من یەک نمونەت بۆیانەوە ساڵی ڕابردوو ڕێکخراوێکی بەحساب مجتەماعی مەدەنی ڕاپرسێکی کردووە لە نێوان خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکانە بە پێی نسبەیە کە دەری هێناوەڵە لە ساعە 78 خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان تەحەڕوشی جنسیان پێوەگرێت لە ساعە 78 یعنی لە سوێدیشتی وا ناکرێت ئەمە نەوەزارەتی پەروەردە هاتە سەرکەت لەسەری نەوەزارەتی خوێندنی باڵا هاتە کات لەسەری ینی کە دوو وەزارەت معنین بەم مۆزوع ئەبواە هەردووکیان بات نهاتە سەرکەت و لەگەڵم ڕێکخراوە دانیشتنای هەر بۆ تەکمیلەی ئەوە ئەی گۆرانی بێژ نییە 3 ملیۆن خەڵک سەیری کردووە ئەڵێ زانکۆ شوێنی ماچ و موچە شەرەف شوێن مەرکە سەقافیە علمیە ئاوا بکە ئەگە دووک ئینحرافی تیابێت و ئەمە عەقڵێتی کۆمەلگاکە ئەمە هونەرمەندەکەمە زۆر سپاس بۆ بەرزان دکتۆر شوان ئادەم ئەیڤەز سەرۆکی ڕێکخراوی چاودێری میدیای کوردی هەروە دکتۆر کەریم شەریف قەرەچەتانی مامۆستای زانکۆ و پسپۆڕی دەرونی سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ ئەو کارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ